والله ما كان دامر زۆر برادرانی پشتەوە بەناوی خوای گەورە و میهرەبان ئەلبەتە ئێمە لە لیژنەی ئاوادانکردنەوە و بەرهێنان لە پەرلەمانی کوردستان لە دوای ئەوەی کە بە داداچوونێکمان کردووە لە سنووری دۆهۆک و هەولێر و سلێمانی و گەرمیان و هەڵەبجە بۆ ئەو یەکەن نیشتەجێبووانەی کە وەزارەتی ئاوادانکردنەوە لە ساڵانی پێشوو دروستی کردووە ئەمڕۆ هاتین سەردانی ئەم یەکەی نیشتەجێبووانەمان کرد کە کۆمەڵی شقە و خانووی دروست کراوە لەلایەن حکوومەتەوە هەرچەندە بۆ خۆی ئەمە جێگەی نیگەرانی ئێمەیەکە لە نزیکەی 10,000 یەکەی نیشتەجێبوون کە بە نسبەی جیاواز هەندێک لە یەکەکان 185 هەتاکو 95 هەندێکیان تا 100 ڕەنگە 99 تەواو بێ بەڵام بە حکمەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە ئەو کورتێنانەیان ئەو کولفەیە کە ئێستا پێویستە بۆ تەواوکردنی ئەم یەکە نیشتەجێبوانە پارەی بۆ سەرف بکە ئێستا بینی هەموو ئەو یەکانە لە دوای ئەوەی کە نزیکەی سەروی 500 ملیۆن دلار لەم یەکانە سەرف کراوە لە کۆی گشتی هەرێمی کوردستان ئەبینی ئێستا ڕۆژانە هەمووی خراپە بێ شوشەکانیشی دیوارەکانی ڕوخێ ئەمە لە کاتێکدا ئەگەر بێت و حکوومەت بتوانێت ینی حکوومەت ئەگەر پلانی هەبێ و بەخەمی ئەو پارە و داهاتانە بێت کە ئەو خەرجانە بێت کە سەرفی کردو لە ساڵانی پێشوو ئەبوو ئێستا بیتوانایە ئەو کورتێنانە پڕ بکاتەوە بۆی هیچ نەبێ ئەگەر 10,000 خێزان سوود ببینن لەم یەکانە ئەگەر لێکدانی چواریشی بکەن خێزانێکی چوار کەسی نزیکەی 40,000 هاوڵاتی لە هەرێمی کوردستان سوودمەند دەبێت بەڵام بەداخەوە بە حکمی نەبوونی پلانی و تۆکمە و باش لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە تاکو ئێستا نەتوانراوە ئەم یەکانە تەواو بکرێ بەڵام ئێمە ئێستا توین لە دوای ئەم بەدواداچوونەوەدا راپۆرتی خۆمان ئاراستەی ئەنجومەنی وەزیرانەکەین بۆی بتوانن چارەسەری ئەم گرفتانە بکەن دەوترێت ئەم پرۆژانە تا ئێستا کێشەی ئاوڕۆیان هەیە ئەمە تاچڕادەیەک ڕاستە بەشێک لە پرۆژەکان هەر هیچ بابەتێکی خزمەتگوزاری بۆ نەکراوە لە هەندێک شار و شارۆچکە بەڵام وەکو ئێستا ئەمەی ئێرەکە سەردانمان کردووە ئەمە کێشەی ئاوڕۆی تا ئەندازێک چارەسەر کراوە بەڵام بە حکمەوەی کە بۆ نەجادە و کۆمەڵی بابەتی خزمەتگوزاری تری بۆ نەکراوە بەڵام ڕەنگە ئەویش بە حکمی ئەو مادووبوونەی کە ببوورە بە حکمی ئەوەی کە ڕۆژانە خەڵکی تیانی ئاچاوی لێ بێ یان حکوومەت نەیتوانیوە دیسان سێڤیسی بکاتەوە ئەوانش دیسانەوە خراپ ببنەوە کاری سەرەکی چییە ئەم یەکانە دابەش نەکراوە نەبوونی خزمەتگوزاری یاخود کەسێکە یاخود کەسێکی ڕێکردن لە دابەش پەیوەندی بەڵێ پەیوەندی بە ڕێگریەوە نیە لە بەس پەیوەندی بەوەیە کە حکوومەت ناتوانێت ئەو پارە سەرف کاتەوە کە سەرباری 500 ملیۆن دلاری سەرف کردووە ئێستا ئەو 500 ملیۆن دلارە بە حکمەوەی کە ئێستا هیچ هاوڵاتیکی تیانێت چاوی پێوە بێ ماڵی خۆی بێبی پارێزێ ئەبینی هەمووی وێرانە بێ ڕۆژانە لێ ڕوخێ شوشەکانی ئشکێ دەرگاکانی ئشکێ ینی بەداخەوە ئەوەی هەیە تەنها ئەتوانین بڵین نەبوونی پلانی حکوومەت و خەمخۆری بۆ ئەو پارە و خەرجیانی کە کردوێتی لەوە ساڵانی پێشوو ئەبینی ئەو ڕوبەڕووی ئەو بابەتانە خراپەکاریانە بێتەوە کە باسمان ئەو مەکەم تەخەمی حکوومەت نییە بۆ لە 2011 کۆمەڵێک بینایی دروست کردووە یعنی ئەگەر کەمکەمەش بۆ پارەی بۆ تەخام کردا ینی خزمەتگوزاری نەیەتوانێت تەواوی بکە ئەمە کەم تەخەمینە اینجا پرسیاری تریش ئەوەیە ینی زۆر جار لە کاتی هەڵبژاردنە ینی کۆمەڵێک کەس دێن لێرە چۆن ئەڵێ دەکەن بە دەستکەوت بۆ خۆیان و کۆمەڵێک خزمەتگوزاری بۆی تەرخانەکەن و دوای پارەکەی نازانم چی لێ ئایا خزمەتگوزاریەکە ئەکرێ ناکرێ ئەگەر باسی بکەی سپاس بڵێ بەتاکید پەیوەندی بە حکوومەتەوە کە ناتوانێت پارەکەی بۆ سەرفکە بەڵام نازانم پەیوەندی بە هەڵبژاردن وڵای زۆر ڕوون نەبوو لەلام بەڵام ینی هاوڵاتیان ئەوەی هەیە ینی باز هەڵبژاردن بێنین ئەوەی هەیە هاوڵاتیان بە تایبەت هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەت کە ئەم شوقە و خانوانە بۆ ئەوان دروست کراوە دەبوو حکوومەت پێش هەر شتێک خەمی ئەمەی بخواردایە بۆی تەواو بکرێ وەکو وتم نزیکەی 40,000 هاوڵاتی هەژار دەبێت لەم یەکانە بوونی خەمخۆریە بۆ هاوڵاتیانی وڵاتەکەی خۆی حکوومەت ڕێفرامۆشکردنی زیاتر یەکانە تا چەنە بێتەوەی وێرانبوونی ئەم یەکانە زیات هەروەک سەردا ئاماژەم پێدا کاتێک حکوومەت نایەت بە خەمی ئەو کولفە زۆرەی کە ئەو خەرجیە زۆرەی کە سەروی 500 ملیۆن دلار سەرفی کردووە یعنی ئەمە بۆ خۆی ڕۆژانە وەکو باسم کرد لە سەرەتا ئەم خۆخانوانە هەمووی وێرانە بێ لەبەر کەسێک نییە چاودێری بکە هەمووی تووشی ئەو داڕوخان و شکاندنی شوشە و داها جۆری تر لە تێشکانە بێتەوە لە دیوارەکانی تەقریبا پەیوەندی بە دروستکردنەکەی
والله پێم وانییە زۆر پەیوەندی بە ئەو کەسە بێت ینی کە دروستی کردووە پەیوەندی بە ئێمە چەند ساڵە دروست کراوە بەڵام خۆ هەری ئێستا خۆش سیرکەین ئەگەر ماڵێک دەستیان هەبێنە بە تاکید دەڕوخێ و ئەشکی و تووشی هزار جۆر لەشتانە بێتەوە ئەگەر قسێک بە دەستان خۆش بۆ هەژاران دروستکراوە بۆ پێنیشتان دروستکراوە ئەمە بەڵام دەوترێت کە کەلێتی ئەم بابەتە گۆڕاوە بە شوەیەکی دەکرێت بەسەرگانی وە بفرۆشرێتەوەکەوانە ئەمە هۆکارە بۆ بە دوواداچوورمان کردووە هەر بۆ خۆی ئەم یاسایە ئەم قاونەکە لە پەرلەمان دەرچوو ئەم یەکانی پێ دروستکراوە یعنی بڕاوەتەوە بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەت کە بە قستی سەروی 25 ساڵە تقریبا 25 ساڵ بە مانگانەیەکی بۆی کە کاریگەری مادی لەسەر ئەو هەژارانە دروست نەکە قستەکە بدەنەوە کەسی پرسیار لەگەڵ وەزارەت ئاوادانکردنەوە وەزارەتی ئاوادانکردنەوە بانگێشتی پەرلەمان کردو و خۆشمان سەردانمان کردوون دواتر لەسەر میکانیزمێک ڕێک کەوتوین ئەو نسبەی کەوتم لە شوێنێک بۆ شوێنێکی تر جیاوازانە شوێن 100 500 و هەندێک شوێن 102 ڕەنگە مابێ بۆی تەواو بکرێ بە چەند وەبەرهێنێکە لە شار و شارۆچکەیەکی جیاواز بە وەبەرهێن بدرێ بەڵام لە بەرامبەرە حکوومەتی هەرێم بە پارچەیەکی ئەرز یان بە هەر جۆرێک ئەمە حکوومەتە یعنی ئەمە قسە هەڵناگرێت حکوومەت قەرەبووی ئەو بەرهێنە بکاتەوە بۆی کە ئەو هاوڵاتی و هەژار و کەم دەرامەتانە سوودی لێ ببینن بەڵام کورت و مختصر خۆتان گوتنی کە پرسیتان نەبوونی پلان و خەمخۆری لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان لە کابینەیەک لە دوایەکان لە هەرێمی کوردستان هۆکارێکە بۆی کە هاوڵاتیانی هەژار سوود لەم یەکانە نەبینن دەستان خۆش ئەمڕۆ ئێوە سەردانی ئێرەتان کرد هەنگاوی دواترتان ئێمە هەنگاوی داهاتوومان ئەوەی کەوتم ئێمە ئەم سەردانێکی بەردەوام بۆ لە دۆکۆ دەستمان پێ کردووە ئەمە ڕەنگە کۆتاییەکەی بێ لێرە هەر بۆیش قسەمان بۆ جەنابتان کرد ئێمە راپۆرتی خۆمان دیسانەوە کە لە ماوەکان پێش ڕاپۆرتێکمان داوەتە ئەنجومەنی وەزیران وەکو وتمان چارەسەرەکەمان پێوتووە دیسان جەخ لەسەر ئەو چارەسەرەکەینەوە و هەر چارەسەرێکی ترکە حکوومەت لە بەرژەوەندی هاوڵاتیان بکە ئەمە لە لیژنەکەمان پاڵپشتیانە بین ماوەیەک پێش ئێستا بەدەداچوونت کرد بۆ کۆمەڵێک بیناکە لەنەی کۆبانەیە دروستکرا بوون وتان ئێمە هەموو شارێکین بەڵام ئێستا بەڵێ ئەوە ئێمە بە دوواداچوونمان کرد بۆ